زیاتر سەر ڕەوشە تەندروستی و کارتە تەندروستیتنەوە عێراقیدان بڕاوستین بەڕێز سەیف البەدر پەیوەندداری وەزارەتە تەندروستی عێراقی پەوەکی ڕاستەخۆش بەغداد گەلمەدەوە بەڕێز سەیف gelek spas kuyin gelmedana ev nimûna wedîtî weke xelkê Iraqê taybetî jî Nasiriyê êmaje pêdike gelekin ev şaştiyên tendurustî hosatê nekirin. Serederiya wezaretê gelvan haletên hûsa yên xeletiyên pizîşkî yê taybetî jî bi destên nojdara çawa ye çareserî çawa tê kirin nojdar çawa tê nesizada. زۆر سپاس سەلام لە جەنابت و بینەرانی بەڕێزیش من ڕاستیەکەی راپۆرتەکەم نەبینی ئێستا لە جەنابتەوە گوێم لێ دەبێت قسەکانت چونکە شوێنەکە زۆر قەرەباڵخە من نازانم وردەکاریەکەی چییە بەڵام لە قسەکانتەوە ئەوم بۆ دەرکەوت کە هەندێک باسی کەسێکت کرد کە کەم ئەندام بووە بەهۆی هەڵەیەکی پزیشکیەوە یاخود بڕوای وایە کە بەهۆی هەڵی پزیشکیەوە وای لاتووە ئەمە دەکرێت لە هەموو شوێنێک جیهان ڕوو بدات دەتوانی لە ئینتەرنێت بگەڕێی قسەکانم مانای ئەوە نییە کە مشکیلە نیە و کێشە نیە بەڵکو کێشە هەیە دەمانەوێت کێشەکان لە ڕێگەی یاساوە چارەسەر بکەین ئاگر کەسێک مافی خوراوە مافەکەی بۆ بگێڕینەوە ئێمە کار بۆ ئەوە دەکەین کە ئەگەر کەسێکیش مردبێت ماف بۆ کەسە نزیکەکانی بگێڕینەوە چونکە هەڵە لە هەموو شوێنێک ڕوو دەدات و ئەمەش بەشێکە لە کاری پزیشکی ئێمە بەشی پشکنینمان هەیە لە سەنتەرە تەندروستیەکان لە هەموو دۆخەکاندا ئێمە لیژنە دروست دەکەین بۆ هەڵەکان و دەستنیشانکردنی هەڵەکان بۆ نمونە ئەگەر کەسەکەم مرد بێت یاخود کەم ئەندام بوو بێت یاخود هەر شتێکی دیکەی بەسەراتی بێت ئێمە لیژنەمانەیە لیژنەی دادواری و لیژنەی هونەری ئەو لیژنەیە بڕیار دەدات لە ڕێگەی لە پزیشکی و یاسایی و تەندروستی و زانستیەوە قەرار دەدات کە ئایا ئەو کەسە بەوەی هەڵی پزیشکیەوە وای لاتوە یاخودنا جا بۆیە ئەگەر لیژنەکە سلماندی ئەو کەسەی کەم مردووە یاخود کەم ئەندام بووە هۆکارەکەی پزیشک بووە یاخود هۆکارەکەی کارتی تەندروستی بووە ئەوە ئەو کەسە یاخود دکتۆرەکە پەرستارەکە لێکۆڵینەوەی لێ دەکرێت و ڕەوانەی دادگا دەکرێت جا ئەو کەسە لە نەخۆشخانەی حکومی بێت یاخود لە عیادەکان و نەخۆشخانەی ئەهلی بێت بە پێی یاسا سزا دەدرێت بە پێی یاساکانی وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی دادوەری جاری وایە بە پارەی لێ وەردەگرین پێ بژاردننی پێدەکەین یاخود دەخێنە زیندانەوە بە هەر حاڵ هەڵە ڕوو دەدات هەڵە ڕۆژانە ڕوو دەدات لەسەر جەم تەندروستیەکانی جیهاندا ئێمە پێش چەند ڕۆژێکیش چوینە ناوچەیەک لە ناوچەکانی بەغداد کە دوو دکتۆری لێبوو دوو دکتۆری دانی لێبوو بە حسابی خۆیان دکتۆری دان بوون بەڵام لە ڕاستیا دکتۆریش نەبوون لە خۆیان وە شەهادەیان بۆ خۆیان دروست بوو دانی خەڵکیان هەڵکێشا جوانکاریان دەکرد هەر سەروێ مژاریجی پڕاستم ئەڤێن کو ناوە عێراقێدا مەسەلا نمونەیەن ڕووسا گەلێکم تایبەتیژی بوارەی جوانکاریەدا یعنی خوپەکە پزیشک دەدەن ناسکردن کنترۆلکردنەوەنا دەبێژ ئالیە وەزارەتە تەندروستی بە بە خەڵک ژی گەلە گازندار سەروێ مژارێ بخوژیت کە بەری ئەفچمە سەر مژارێندن هینچەوە vê van kesên henê êdî kontrol dikin û heta nû kep taybetî jî çend kesên û satîne desteserkirin evên ku xweke pizîşk nîşandayîn lê çi bawernameka wan a dwarê pizîşkî danîne بەڵێ ڕاستیەکە ئەوەیە کە ئێمە داتایەکی وردمان لە بەردەستان نییە بەڵکو لە سەرەتای ئەم ساڵەوە ئێمە کۆمەڵێکی زۆر یا سەدان و دەیان شوێنمان تەنانەت لە هەرێمی کوردستانیش داخستووە چونکە بانگەشەی ئەویان کردووە کە دکتۆر و سەنتەری تەندروستین بەڵام وانە بوو و شەهادە و بڕوانامەکانیان تەزویر بووە تەنانەت بەشێک لە دکتۆرەکان ئیشیان کردووە لە دەرەوەی پسپۆڕی خۆیان یاخود بەپێی یاسا بڕوانامەیان وەرنەگرتووە بەڵێ ڕێکارەکانمان بەپێی یاسا بەڕێوە دەچێت ئێمە پێمان وایە و کەسانە تاوانبارن کە لە بواری تەندروستیدا کار دەکەن و پسپۆڕی خۆیان نییە چونکە تەندروستی بوارێکی هەستیارە دەبێتە هۆی دروستکردنی مەترسی لەسەر ژیانی خەڵک دەبژێت ئێمە پێش چەند ڕۆژێک ئێمە چەند هاوڵاتیەک هاتن بۆ وەزارەتی تەندروستی کە شکاتیان کرد و تویان ئێمە چوین بۆ ناوچەیەکی بۆ سنتەرێک بۆ تەجمیل بەڵام کاریگەری زۆر خراپیە بۆ لەسەرمان
شکات و سکاڵیان لە وەزارەت تەندروستی تۆمار کرد ئێمە ڕێکارەکانمان بەردەوامە هەندێک لە پزیشکەکان بەداخەوە پسپۆڕی خۆیان نییە بەڵام دەچن جوانکاری دەکەن دان هەڵدەکێشن دەستکاری جەستەی مرۆڤ دا بێمە سەر بەکردنا نەخۆشخانەیە چونکی حتا ناسریێژی و نافچەندنجی بگشتی ناڤەڕاست و باشووری عێراقی ئەگەر ئەم وەربگرین خەڵکی زێدە گازندە هەنە نەوەکە پێتوی خزمەتەوانت ناڤە نەخۆشخانەیان حکومی تا دێتەکردن نەوەکی پێتوی نەخۆشخانەژی تێنە دروستکردن ji بووی vê planê hikûmetê bi taybetî jî dehatî da çi planek li bere ji bo hem drûstkirina senterên çareseriyê hem jî nexweşxaneyên pêtivî ji bo hemî navçeyan eger em nasiriyê jî nimûne wergirîn dê çi bû bikin بەڕێزەکەم بەڵێ نەک تەنها لە زیقار و ناسریە بەڵکو بە پێی ئاماژە تەندروستیەکان کێشەی کەمی نەخۆشخانە هەیە حکوومەتیش ئەمەی وتووە کە کێشەمان هەیە لە دابینکردنی نەخۆشخانە و لە دابینکردنی سەنتەری تەندروستی یاخود سەنتەری پشکنین هەر لەبەر ئەوە حکوومەت دەیان سەنتەری پزیشکی کردووەتەوە لە کۆتایی ساڵی ڕابردوو تاوەکو ئەم هەفتەیەش بەردەوام بووە لە کارکردن بۆ کردنەوەی سەنتەری پزیشکی لە بەغداد و تەنانەت بەشێکیان دەکەونە هەرێمی کوردستانیش ئەمە شتێکی زۆر گشتیە کە باست کرد ئێمە نەخۆشخانەمان کردوێتەوە بەڕێز سەرۆکوەزیران سوورە لەسەرکردنەوەی نەخۆشخانەی زیاتر نەخۆشخانەمان کردوێتەوە لە بەسرە نەخۆشخانەی حەکیم لە میسان نەخۆشخانەی ئەڵمانی لە ناسریە نەخۆشخانەمان لە بابل کردووەتەوە ئێستاش ئێمە دوێنێ وەکو بینیتان کە وەزارەتی تەندروستی گرێبەستێکی زۆر باشی واژۆ کرد بۆ دروستکردنی سەنتەرێکی خوێن لە نەینەوە هەروەها لە ئەنباریش سەنتەرێکمان کردووەتەوە تایبەت بە نەخۆشیەکانی هەوکردن ئەمانە هەمویان نەخۆشخانەی گەورە بوو نەخۆشخانەی باشمون کاریگەریان هەیە نەخۆشخانەی بچووکیشمان کردووە یاخود نەخۆشخانەی 300 بۆ 400 قەرەوێڵەی هەندێک جار سەنتەری پشکنی نیشمان کردووەتەوە دۆخی ئێستامان زۆر باشترە لە ساڵێک پێش ئێستا ئەگەر پرسیارم لە دەکەی ئەمە ئێستا باشە نەخێر دڵم باش نییە پێویستمان بە نەخۆشخانەی زیاترە ئێمە ناڵین کە هەموو کاتکردنەوەی نەخۆشخانەی گەورە مانای ئەوەیە کە چارەسەری دۆخی تەندروستیمان کردووە نەخێر بەڵکو تۆ نەخۆشخانە دەکەیتەوە پێویست بە کارمەندە ئەگەر ئەس بەحسە هەماهەنگیات نێوبەرە هەردوو وەزارەتی تەندروستیان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێما کوردستانی بکەم چونکی نەبەس خەڵکی کوردستانی نەچارەسەریە پزیشکیت ناوە هەرێمێدا وەرگرن خەڵکێکی زێدە ئەڤێن کووەوەرە نە ژناوچەند جودا جودایان عێراقی ئەوژی چارەسەریەت ناوە هەرێما کوردستانیدا وەرگرن هەماهەنگیە چاوایە تایبەتیش ji بووی vekirina senterên zêdetir yan jî heta nexweşxaneyan jî pirêka hikûmeta Iraqê nava Herêma Kurdistanê da planeka hewsat rêkê de heye بەڵێ بەڕێزەکەم با من قسەکانی خۆم ڕوون بکەمەوە ئێمە یەک گەل و یەک نیشتیمانین جا لە باکوور بین یاخود لە باشوور لە سلێمانی بین یاخود لە بەغدا من بە کەسی بە شەخصی خۆم لە نەخۆشخانەکانی بەسرە خەڵکم بینیوە لە کوردستانەوە هاتووە بۆ بەسرە بۆ چارەسەر لەگەڵ دایک و باوکی هاتووە لە کوردستانەوە بۆ بەسرە بۆ وەرگرتنی چارەسەر هەر لەبەرەوە نەخۆش عێراقیە لە هەر پارێزگایەکی عێراقی ئەمە کێشە نییە ئەوە پەیوەندی بە هەڵبژاردننی نەخۆشەوەیە کە لەکوێ چارەسەر وەردەکرێت جا لە بەغدا بێدیا لە سلێمانی بۆ نمونە خەڵکێ لە بەغدا دەچێت لە کەربەلا یاخود لە هەرێمی کوردستان چارەسەر وەردەگرێت بەڵام هیچ ڕێکارێک نییە هیچ یاسایەک نییە من بەرپرسیارم لەم قسەیە هیچ یاسایەک نییە کە بڵێت ئەو نەشتەرگەری لە هەرێمی کوردستان دەکرێت لە شوێنەکانی دیکەی عێراق ناکرێت نەخێر بە پێچەوانەوە بەشێک لە ڕێکارەکان یاخود دەسواردانەکان لە بەغدا یاخود لە پارێزگاکانی دیکە ئەنجام دەدرێت ئێمە لە بەغدادیش نەخۆشخانەی پێشبڕێ بابەت تەگەلە گۆڕی مەبەستە من ئەو نینە ئەم بێژین بۆ خەڵک لە ناوچێندن یعنی چارەسەر بەس مەبەستە من ئەوە gelek baş pêşkeftiye kerta tenduristî nava Herêma Kurdistanê da hikûmeta Herêma Kurdistanê yani heta gelek cara jî bêyî ku alîkariyê ji bexda wergirin alîkarî wergirtin ji bexdayê vê carê dê çi hema hengiyek nêvbera her du aliyan de hebe kerta tenduristî hêşta xizmeta hemû welatiyên Iraqê bike ne bitinên Herêma Kurdistanê me besta min ev ye با من خاڵێک ڕوون بکەمەوە
بەڵێ من قسەم کرد لەسەر پرسیارەکەی جەنابەت قسەم کرد بەڵام هەماهەنگیمان زۆر باشە لەگەڵ هەرێمی کوردستان پێش ماوەیەک وەزیری تەندروستی ئیتیحادی چووە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبووەوە چووە چەند سەنتەرێکی تەندروستی چووە چەند نەخۆشخانەیەک چەند سەنتەرێکی پزیشکی بەسەر کردەوە تەنانەت کارگەیەکی پایۆنێری کردەوە لە پارێزگای سلێمانی لەبەر ئەوە ئەمە دەری دەخات کە هەماهەنگیەکانمان زۆر باشن هەماهەنگیەکانمان بەردەوامن تەنانەت ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە جنێڤ بەشداری کۆڕبەندێکی جیهانیمان کرد نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانیشی تێدا بوو ئێمە هەموو ڕۆژێک هەماهەنگیمان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە جەنابەت باسی هەماهەنگیت کرد بەڵێ هەماهەنگیەکە زۆر فراوان و زۆر باشە جەنابەت باسی بابەتێکی کرد کە پەیوەندی بە داعشەوە هەبوو ئێمە ئەو کاتیش هەماهەنگیمان زۆر باش بوو چونکە باسی کارەساتێکمان کرد بۆ نمونە لە حەمدانیە کە ئەو ئاگرە کەوتەوە چۆن هەرێمی کوردستان هەماهەنگی کرد لەگەڵ بەغدا بۆ چارەسەرکردنی نەخۆش و بریندارەکان من خۆم بە شەخسی چوومەتە چەند سەنتەرێکی پزیشکی لە هەرێمی کوردستان تەنانەت بەشێک لەو کەسانی کە دەچن هەرێمی کوردستان بۆ گەشتیاری هەندێک جار تووشی کێشە دەبن لەلایەن تەندروستی هەرێمی کوردستان و چارەسەریان بۆ دەکرێت داویە بکەم بەرسبام بدی ئامارە هەری داوی یا توشبوون و قوربانیان تا خین بەربوونی چونکی نزیکبوونا جەژنا قوربانی و قوربانیدانê مەترسی هەنا زێدەتر ببن تایبەتیژی گرێ دایڤێ مژارێ ئامارên herî dawiyê ji bo kontrolkirinê çi karê pêtivî hînê bikin بەڵێ ثواني اعطيك الاحصائيه الاخيره بەڵێ لكن بين ما اوصلها بەڵێ هەموو ئەو نەخۆشانی کە تووشی تای خوێنبەربوون بوون یاخود با من پرسیارەکەی پێشوت وەڵام دەمەوە کە هەماهەنگی زۆر باشەیە تەنانەت هەندێک لە بریندار یاخود گەشتیار عەرەبەکان لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان چارەسەر کراون بەنسبەت پرسیاری دووەمتەوە کە باسی تای خوێنبەربوونت کرد ئێمە بەپێی کۆتا ئامارلامانە 60 کەس تووشی تای خوێنبەربوون بوون لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئێستا ئەو شوێنەی کە زۆرترین دۆخی تێدا تۆمار کراوە تای خوێنبەربوون لە زیقارە 4 کەسی تێدا مردووە لە پارێزگای زیقار بەهۆی تای خوێنبەربوونەوە لە دهۆک دوو توشببوومان هەبووە کەسێکیان مردوون لە سلێمانی تاوەکو ئێستا هیچ توشببیەکمان نییە لە هەولێریش هیچ توشببیەکمان نییە تەنها لە دهۆکەمانە دوو کەسمانە بۆ توش بوون و یەکێکیشان مردووە ئەمە کۆتا داتا و ئاماری وزارەتی تەندروستی عێراقە بەڕێز سەیف البەدر پەیوەنددارê وەزارەتا تەندروستی عێراقê پاوەکی ڕاستەخۆش بەغداد گەلمە دەبوون گەلک سوپاس بووە